بەردەم سەرۆکایەتی زانکۆی چەرموو لە قەزای چەمچەماڵ گرتبوونەوەیەک بە بەشداری مامۆستا و خوێندکارانی زانکۆ و چالاکانی مەدەنی و هاوڵاتیانی قەزاکە بەڕێوە چوو کە تێیدا خۆپیشاندەران پەیامی پشگیری و هاوخەمی خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دەربڕی و بە گرنگیەوە باسییان لە دەستپێشخەرەکەی کۆمەڵی دادگەری کرد بۆ دروستکردنی کۆدەنگی و هاوهەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستان. ئەوەی کە ڕوون و ئاشکرا لای هەموو تاکێکی کورد بۆ هەموو ژیان ڕوونە کە ئێمڕۆ دەسەڵاتی سووریای داعشی ئەمڕۆ شەڕی قەوم و خاکەکە لەگەڵ کووردا. من دڵنیاتانەکەمەوە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە، میلەتێکی دیندارە سوپاس بخوا ئەوان هاتوونە بە ناوەی دینەوە شەڕی کورد دەکەن. بۆیە با ئەو خەیاڵە خاوەیان لە گۆڕ بنێن میلەتی کورد بەو شێوەیە لە ناو ناچێت، بگرە میلەتی کورد بەهێزتر و تەباتر و یەکگرتووترە بێت. دڵنیاتانەکەم سەرکەوتن بۆ ڕۆژاوایە. ئێمە دوو جار هاوسۆزی ئەوانی هاوخەمی ئەوانی لە باشووری کوردستانەوە لە شاری چەمچەماڵەوە هاوخەمتانین هاوسۆزتانین لەگەڵ هەموو معاناتەکانی ڕۆژاوای کوردستانی. جوانە، زۆر هەڵوێسێ زۆر جوانە. من هەر بە بیستنی هەواڵەکە زۆر دەستخۆشیم لیان کرد، زۆر پێم خۆش بوو. هەر لە سەرەتای ڕووداوەکەوە چاوەڕێ بووم کی ئەو دەست پێشخەریەکە. من هەر زوو چاوەڕێی ئەوم لە کۆمەڵی دادگەریەکە زۆریشم پێ خۆش بوو، هیوای سەرکەوتنیان بۆ بازم. کۆبوونەوەی ئەمڕۆمان ئەگەڕێتەوە بۆ خاڵێکی زۆر گرنگ کە ئەویش جوڵانی هەستی نیشتمان پەروەری و کوردایەتیمانە دەرهەق بەو زوڵم و وستەمەی کە ئەنجامە درێ لە ئێستاە بەرامبەر بە ڕۆژاوای ئەزیز کە ئەویش پارچەیەکی زۆر گرنگ و ئەزیزی نیشتیمانی ئێمەیە. هەڵبەت لە نێوان پارچەکانی کوردستان ڕۆژاوا، ڕۆژهەڵات، باکوور، باشوور هیچ جیاوازیەک نییە و نەبوونی ئەم جیاوازیەش ئەم دەراسا جوانەی خوڵقانەوە کە ئێمە لێرە ئەمڕۆ هەمومان کۆبووینەتەوە. چالاکێکی مەدەنی لە گرتبوونەوەکەدا باز لەو ڕێکەوتنانە دەکات کە لە ڕابردوودا کوردیان بەم ڕۆژە گەیاندووە. ئەمە بابەتێکە چەند بڵێ نەزعفری ئیمانیش بێ، بەڵام هاوهەڵوێستیەکە بۆ ئەو زوڵمەی کە لە سنووری سووریا و کوردانی ڕۆژاوا ئەکرێت. ومێدەگەین خوای گەورە بە شێوەیە کۆتایی بۆ بابەتە بێنێ کە بە قازانجی مسلمانان و دۆزی ڕەوای گەری کوردستان بێ. دیارە بێوەش بزانین کە ئەمە ڕنگدانەوە و بەرهەمی ئەو ڕێکوتنامە نێودەوڵەتیانەیە کە هەر لە ڕێکوتنامەی سایکس-بیکۆ 1916 بیگرێت تاوەکو ئێستا ئەبێ کوردە حقیقەتە بزانێت کە ئەمریکا و ڕۆژاوا ئەوە ڕنگدانەوەی ڕێکەوتنەکانیانە. ئێمە تا ئەم ساتە وەختەش بەداخەوە کوردستان هەموو هیوا ئاواتی هەڵواسیەوە بە ئەمریکا وڵاتانی ڕۆژاوەوە. بەڵام ئەبێ باشەوە بزانین تا ئەم ڕۆژ کوردستانی خۆشمان لەژێر خەتەر و هەژمونی مەترسیایە کە وڵاتانی ڕۆژاوە ئەمریکا ئەوەندەی بەرژەوەندیان لەگەڵ ئەو وڵاتانەیە کە کوردستانیان بەسەردا بەشکراوە ئەوەندە هاوخەم و هەڵوێستی ئێمە نین. سەرڕای ئاگربەستی شەڕ لە سووریا بۆ ماوەی 4 ڕۆژ، بەڵام خۆپیشاندان و گرتبوونەوەکان لە باشووری کوردستان بەردەوامن بۆ پشگیری لە کوردانی ڕۆژئاوا. ڕێوی محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.